ئایدز بڵاو بووەتەوە و 6 ئارایشتگە داخراون. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکە سڵاوتان لێبێت لەسەر ڕێگەی بەحرکەی شاری هەولێرم لە یەکێک لە ئارایشتگەکانی گوندی لوبنانی بەهۆی بڵاوبوونەوەی ئایدز و هاوکات دوای ئەوەی کالیژنەکانی قایمقامیەتی شاری هەولێر ئەم ئارایشتگەیە بەسەر دەکەنەوە. دەبینن یەکێک لە کارمەندەکان تووشی نەخۆشی ئایدز بووە، واتە هەڵگری ڤایرۆسی HIV ئایدز. 6 ئارایشتگا بەو هۆیەوە لە سنووری پارێزگای هەولێر لەلایەن لیژنەکانی قایمقامیەتەوە داخراون. بە گوێرەی زانیاریەکان ئەو کەسانەی کە هەڵگری ڤایرۆسی HIV ئایدزن ئەوانە خەڵکی دەرەوەی وڵاتن، بە جۆرێک دەگوترێت کە سوورین و هاوکات واتە خەڵکی سووریان هاوڵاتی سووریان بە شێوەیەکی قاچاق هاتوونەتە هەرێمی کوردستان. جگە لەمەش ئەو کارمەندانە کارمەندی ئارایشتگە بوونە، ئەو ئارایشتگانە لە کاتی ئەوەی کە لیژنەکانی قایمقامیەت بۆ بەدواداچوون و پشکنینی ئەو ئارایشتگانە تاکو چەند ئەم ئارایشتگایانە مەرجە تەندروستیەکان ڕێنماییەکان جێبەجێ دەکەن. دەبینن بۆ نمونە لە بەشێک لە ئارایشتگەکان نێرگەلە دانراوەوە، خواردنەوەی کحولی هەبووە. هەموو ئەوانە وای لە لیژنەکانی قایمقامیەتی شاری هەولێر کرد دەست بەسەر یاخود ڕوونتر بڵێم 6 ئارایشتگە دابخەن. لەو 6 ئارایشتگایە 3 کارمەندی ئەو ئارایشتگایە هەڵگری نەخۆشی ڤایرۆسی HIV واتە ئایدز بوونە. جگە لەوەش یەکێک لە کارمەندەکان هەڵگری نەخۆشی جگەر بووە. هەموو ئەوانە وای کرد کە ئەم ئارایشتگایانە دابخرێن و لیژنەکانی قایمقامیەت قوفڵێک بدات لە دەرگایان تاکو ئەو کاتەی پاپەند دەبن بە جێبەجێکردنی ڕێنمایی و مەرجە تەندروستیەکان.